کاکزانە لە سلێمانی دەڵێت چ جۆرە کەسێک بۆی هەیە ئیمامەتی نوێژ بکات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ یەئوم القەومە ئەقرەئوهم للقورئان، کەسێک بە پێشنوێژی بکە کە ئەقرەئوهم للقورئان لە هەموو ئەوانی تر ئەهلی جەماعەتەکە لە هەموویان زیاتر شارەزا بێ بە قورئانی لەبەر بێ و قورئان ڕاست و جوان و باش بخوێنێتەوە. کەواتە ئەو کەسە بەڵام لەگەڵ ڕاست خوێندنەوە و باش خوێندنەوەکەی بۆ قورئان کەسێکی ئیماندار بێت و کەسێک بێت کە فاسق و خراپەکار نەبێت. دوای ئەوە ئەگەر لە قورئاندا یەکسان بوون کامیان لە حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام شارەزاترە. بەڵام هەر کەسێک کە ئیمامەتی بۆ کردیت برای بەڕێزم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی صەلوا خەلفەهم فإن أصابوا فلكم ولهم وإن أخطأوا فلكم وعليهم. ئێوە نوێژ بکەن لە دوای نوێژ خوێنانەوە، لە دوای پێش نوێژ خوێنەوە، لە دوای ئیمامەوە نوێژەکەتان بکەن. جا ئەگەر هاتوو ئەو پێش نوێژ خوێنە ئەو ئیمامە نوێژەکەی تەواو بوو، ئەوە ئەجر بۆ ئێوەش هەیە و ئەجر بۆ ئەوانیش هەیە. ئەگەر هاتوو ئیمامەکەتان نوێژەکەی هەڵە بوو واتە قورئان خوێندنەکەی تەواو نەبووکو پێویست، فەلەکم وعەلەیهم، ئەوە ئەجر بۆ تۆ هەیە بەڵام تاوان لە ملی ئیمامەکەیە چونکە نوێژەکەی تەواو نییە و هەڵەی هەیە و واش چۆتە پێشەوە. بەهەرحاڵ هەر کەسێک مسڵمان بوو توێ نوێژی لە دوا بکە ئەجر و پاداشتی خۆتت هەیە ئینشاء الله تعالى و هیچ گوناه لە ملی تۆ نابێ بە پشتیوانی خوای پەروەردگار.